زەویەکی زۆر هەیە کە نەکراون بە کشت و کاڵ لەبەر ئەوەی خەڵکی توانای کڕینی بنەتەوە و پێنی شیمێریان نییە چونکە پارەیان پێ نییە. ئەو هاوڵاتیانش کە دوای 3 ساڵ ڕزگارکردنی ئەم ناوچەیە گەڕاونەتەوە ماڵەکانیان خاپوور کراوە و هیچ هاوکاریەکیش نەکراون، بۆیە بەشێکی زۆری زەویە کشت و کاڵەکان بەجێ هێڵدراون و نەکراون بە کشت و کاڵ. گوندی عاشق تا و ئێستا لە دوای 3 ساڵ لە ڕزگارکردنی هیچ ڕێکخراوێک سەردانی نەکردو و هیچ پاڵپشتیەکی کەرتی کشت و کاڵ و جوتێرانیش نەکراوە. ناوچەکەی ئێمە لە ڕووی ئەمنیەوە تەواو سەقامگیرە، واتە سەرجەم پێکهاتەکان بە ئێزدی و کورد و تورکمانەوە بە ئاشتی لێرە دەژین. دەتوانین ئەم ناوچەیە بە ناوچەی گۆسف بکەین کە تێکەڵەیەکە لە هەموو پێکهاتەکان. يعني مخلوط خلينا نقول. احنا منطقة العاشش. ئێمە لە ناوچەی عاشقین کە ناوچەیەکی کشت و کاڵیە و زەوێکی زۆری هەیە، بەڵام تا ئێستا هیچ کەسێک پاڵپشتی نەکردوون، نە حکوومەت و نەڕێکخراوەکان. بەشێکی زۆری زەوێ کشت و کاڵەکانی ئەم ناوچەیە مین و بۆمی تێدا چێنراوە، بۆیە ناتوانین لەوە زیاتر کشت و کاڵ بکەین. تاوەکو ئێستاش هیچ کەسێک سەردانی نەکردوون بۆ ئەوەی هاوکاریمان بکات.